هەروەک پێشتر ئاماژەی پێکرا بوو کە شەپۆلێکی بارانبارین ڕوو لە هەرێمی کوردستان دەکات و بە تایبەتی شاری سلێمانی و دەوروبەری ئەوە بوو لە چەند ڕۆژی ڕابردووە بڕێکی باش باران باری وە لە 24 ساعتی ڕابردووە بۆ ناوەندی شاری سلێمانی 8.8 ملیم بارانباری و کۆی گشتی بارانبارینی ئەم ساڵ تا ئەم بەروارە 105.1 وە بەراورد بە پارساڵ 32.3 ملیم باریەوە کە ئەمە سەرەتایەک و دەستپێکی دڵخۆشکەرێ بۆ وەرزی بارانبارینی ئەم ساڵ کە کاریگەری ئەبێت لەسەر بژانەوەی کشتتوکاڵ و زیادبوونی ئاوە. لەگەڵ ئەوەش ساڵی پار هەموو وەرزەکە 836.6 ملیم باری بوو کە ینی باران و کەمیەتێکی باش بوو بۆ پارساڵەوە چاوەڕێشەکرێت کە ئەم ساڵ بارانێکی باشتر ببارێت. پێ دەچێت لەم ڕۆوانێ ئەو کاریگەری ئەو شەپۆلە بە تێپەڕبوونی کات لاواز بێت و کەشوهەوا بەرەو سەقامگیربوون بڕوات و لە پێ دەچێت لە بەیانیەوانێ ئاسمان بەرەو پەڵە هەور و هەنێک پلەی گەرماش و 1-2 پلە بەرز ببێتەوانێ.